Number 1. Jim Hawkins climbed into the barrel on deck C to get himself an apple to eat. یەکەم لەناو کەشتێکەدا جیم هاوکین سەرکەوتنەوە بەرمیلێک تا سێوێک بهێنێت بۆ ئەوەی بیخوات. Number 2. Israel Hands and Long John Silver disagreed about B. When to take the ship from the squire and the others. دووەم ئیزرائیل هاندس و لۆنگ جۆن سیلڤەر ڕازی نەبوون لەبارەی ئەوەی کەی کەشتێکە لەدەست سکوار و ئەوانی تر دەربهێنن. Number 3. When Smollett showed Long John Silver the map, he asked him to say A. Where he had once landed for supplies and water many years before. سێیەم کاتێک کاپتن سمۆڵت نەخشەکەی نیشانی لۆنگ جۆن سیلڤەریدا داوای لێ کرد پێی بڵێت ئەو شوێنە لەکوێ کە چەندین ساڵ لەمەو پێش کە ئەو هاتبووە سەر دوورگەکە بۆ هێنانی ئاو پێداویستی. Number 4. After Jim had told the others what he had heard in the barrel, they guessed that C. Long John Silver might have nearly 3/4 of everyone on board on his side. چوارەم دوای ئەوەی کە جیم بە هاوڕێیانی تریوت کە چی گوێ لێ بۆ لەناو بەرمیلەکە ئەوان پێیان وابوو کە لۆنگ جۆن سیلڤەر نزیکەی 3 بەشی دەستەی دەریاوانی لەسەر کەشتێکەدا بۆ لای خۆی ڕاکێشاون و بوونەتە پیاوی ئەو. Number 5. Captain Smollett said that they should attack the pirates B. only when they had found out which sailors were for the pirates and which were not. پێنجەم کاپتن سمۆڵت وتی کە دەبێت ئەوان هێرش بکەنە سەر چەتە دەریایەکان تەنها ئەو کاتێک کە بۆیان ڕوون بۆ کە چێ لەگەڵ چەتەکانە و چێ لەگەڵ چەتەکاندا نییە.